هەرکاتێ سەنگم بۆ دیشێتەوە دەستانم هەرکاتێ سەنگم بۆ دیشێتەوە دەستانم توی بۆچی ئەندەم بێوەفایی بەچێم دێڵی تووە ڕۆی بۆچی ئەندەم بێوەفایی بەچێم دێڵی تووە ڕۆی ئێستاشە بەچێخا هێمنی خۆبجووەس هەی زولفیات و نەخوار هەیە هات نەخوار وەک هێلا هۆت هەی بوونە پەتی عەدامن دێنە خوار گرۆب گرۆب هەی بۆ دەوا و دەرمانی من هەر تۆ حەبی هەم شرۆب هەی بۆ شەجوانی کوردستان بەتەنیا جوان و مەرغوب هەی ماجی سەر کوڵمەت خۆشە وەک مقەبیلات و سووف هەی دێڵێ بۆ کاکا حەما لەبۆ فەیز و بۆ گروب بەبەندان یاری دەکەم وەک یاری زانی تاشوب بەبەندان یاری دەکەم وەک یاری زانی تاشوب بژی ڕەشبۆش بژی تۆش دڵداری ناکەم مەگەر دڵداری بەم شێوە بێ دڵداری ناکەم مەگەر دڵداری بەم شێوە بێ ناکەی دڵم مناڵێ عاشقی ئەو دوو لێوە بێ پێم خۆشە ماڵ خەزوورم شێتە ماڵی ئێوە بێ پێم خۆشە ئەو هەوایەی کە دێ لە لای ئێوە بێ پێم خۆشە ئەو هەوایەی کە دێ لە لای ئێوە بێ پێم خۆشە من خۆراکم پێشەما لەگەڵ تۆ بێ ئەیوت بەرسانە ڕەشخۆش براکەم ڕازی نابێ وتم یاری بێوەفا درێژ لە لەشتانە بێ ئەگەر بێت و براکەت ئەمی تایامی سۆن بێ ئەگەر بێت و براکەت هەردۆڵ یا خودفاندان بێ ئەگەر بێت و براکەت گەر نەزما بەشانی بێ ئەگەر بێت و براکەت بیسی حیمیایەی هەبێ ئەگەر بێت و براکەت خاوەنی ئەم دنیا بێ ئەگەر بێت و بگیرێم سزنەکەم مەبەدی بێ ئەگەر بێت و بگیرێم ئەگەر مادەشم نەبێ تاکید بە شێتەی گیان براکە و دڵی چاکە بێ تاکید بە شێتەی گیان براکە و دڵی چاکە بێ کە خایە منی زرجەز قەدنانی کەمی نەبێ لەگەڵ بڕیار تەلانیم ئەیڵێم بەدڵیەوە بێ لەگەڵ بڕیار تەلانیم ئەیڵێم بەدڵیەوە بێ بژی ڕەشبۆش Aferin. Hey ben ev bazar teröristim, çavum köv Leyla'ya. Hey çavum da çavi köve, kavav başnu falaya. Hey ben tuna bunum lekirip ti bakire khudaya. Hey vakti çakırna nasi yati wadi wafaya. Hey vakti ya kalami domalat halwaya. Hey dey budlat selim lada sarnagi au saudaya. Hey yamin semledim kidwa yan zaman dalım daya. Hey khasiyeti tism haya daiman badudaya. Hey garidaşım bu her şeyini eliyem casusa balaya. Hey pengul ben halat bagrem dalbeçinle dünyaya. Hey beygul kari vanacam ya kuştun icedaya. Hey beygul kari vanacam ya kuştun icedaya. Hey pengul sat ya kuşra
بۆدگایە ئەی بەسەر گوڵ مەیدان و ساڵ هەر وەکو مێشەگایە ئەی ڕەبی بژی زۆر جێزی شوێخان لەلایە ئەی چووکەی هەمەی قەسابم هەتایە کازانە مۆریاسی پێم دەڵێ بێ خەتایە لەکوێیەمان دڵشەزە هەتا دنیایە ئەزۆر گەلێک خۆشحاڵم ڕۆژبۆشم لەگەڵدایە بڕوا بکەم کەلانی و ڕۆژبۆش ئێستا لە قیمەدایە خەنجەر لەکایە ڕۆژێ بەبێ تاقەتی ئەڕۆژم بەڕێگایە تووشی کچێکی جوان بووم لەبەر دەنگی سەرایە دەیوتم بەرزا ڕژپۆش ئاوڕێ بدا بە دوایە وەختێ ئاوڕمدایەوە ئەو لا گشتی بایە جانتایەکی بەدەست بوو پرچەی کردبوو لەدایە جانتایەکی بەدەست بوو پرچەی کردبوو بەلایە جانتایەکی بەدەست بوو پرچەی کردبوو بەلایە کالێکی لە پیا بوو بەخوا ئەدون مافیایە وتی بایەک بناسیم دەست پۆش ناوم دەریایە ئەی وت بایەک بناسین دەست پۆش ناوم دەریایە وەرا بایەک بناسین بەرسا ناوم دەریایە گەرماڵەکەم نازانی واتە لومەلیکایە گەرماڵەکەم نازانی واتە لومەلیکایە گەرماڵەکەم نازانی وا لە توی مەلیکایە ئەم من برایەکەم مەیە ئێستا لە ئەوروپایە چونکە ماوکم مەسوولە ئەی مایەی وا بەدوایە پێیوتم بەرزا ڕژپۆش ئەی ماڵی تۆ لەکوایە پێیوتم بەرزا ڕژپۆش ئەی ماڵی تۆ لەکوایە پێم وت ماڵەکەی ئێماش لە سەرروکانی دایە ئەمنیش و برامەیە بەدوور بن لە بەڵایە لەکەن دوکانی هەیە وا لە نێو بازاڕایە ئەوەی تریش بەختیارە ئاگەی لێ بێ و خوایە بۆ من پشت و پەنایە دایمە لەگەڵ خۆمایە خۆم بە خۆشحاڵەزانم برای مردم لەلایە خوشی بڕیا تەلانی بەدوور بێ لە بەڵایە دانیشتی کا کۆخایە بۆ تۆ ناچێ بەزایە کۆخایە منی زرگوت رەفیق نییە و برایە بۆ حەمەی قەسابە ئاگەی لێ بێ و خوایە خوشی سانە مۆریاسی بەدوور بێ لە بەڵایە کاگڵ شادە دوێنم ئاگەی لێ بێ و خوایە بۆ کاگڵ شادی ژەف ئاگەی لێ بێ و خوایە خوانێ ڕێبەر بێ سەری بیپارێزی ئەڵایە شاڵاوی ئەحەیتەور بەدوور بێ لە بەڵایە لەگەڵ کاک بڕیارەی دین بۆ من پشت و پەنایە هەی بۆ من پشت و پەنایە بژی يلا علي اليوم وانا صار هاي بعصر لقلبي امرون يشاك ويسر الروح هاي نرجع لو كافر يا خوزقو اوات وبريا هاي فيسبوك وانترنت شون عالمي كردوشيت هاي انستغرام سناب شات ومندو بكارسات هاي قاتي بنزين ونوت شون ولات مندوا كويت هاي قاتي بنزين ونوت شون ولات مندوا كويت هاي ازيا وكهربا حتى جارق مرحبا ما موقع كتاب خانه جامو سيسي مانقانا جاكن جيب الشهادات كوتو ولا سرجاده هاي خۆشەویستی و ئیلاقات جیابوونەوە و تەڵاقا ئەی کوڕی مەسوولی پارە زۆر ناسکەڵە و نەستە لە خۆر ئەی هەموو شتێ بەبەختە بەژینی فەقیر سەختە
دەکات بۆ هەمەی قەسابە بۆی دەڵێن یەکدو بەندان ئەو مۆریاسیان بۆ خۆش بێ مامەزانە بۆ چاوان بۆ دڵشەتە دەیڵێن هەڵبەست و بەندان بژی ڕێبەر بێسەری بۆی کوڕی شێرە مەردان بۆ هاوبیر و حەما بۆ پێشەوە و بۆ کەیوان پایەدار بێ شاباس پایەدار بێ شاباس دەک بەخێر بێ ماندیلان حەدیث سمە لەکوێیە بۆ سمەی نێو سمەکان مامبەرزانم لەلایە بەرزە وەکو کوردستان هەرچی قسەت پێ بڵێ دەدێنم هەر سودودان چێ قسەت پێ بڵێ دەیدێنم سودوددان تا شێخادە مناسێ تا شێخادە مناسێ بە هەڵبەست و بەبەندان لە ڕوودا تا منداڵم بە چەندی خەڵکی گەیران دەبێشە هونەرمەندم جا لە نێو شای و بەندان هەرچێکت پێ ناخۆشە بە چەندی خەڵکی گەیران ناڵێم وەکو کابرا دەبم بە کەڵەگایە ڕێکی دڵی فەرداقی پێچاوە وەگیا براقی ڕێکی دڵی فەرداقی پێچاوە وەگیا براقی کاکەی لێم دەبیاقی درێژی وەک بۆی باقی نازانی بەرزارش خۆش بۆ تۆ نەیماوە ناخی نازانی بەرزارش خۆش بۆ تۆ نەیماوە ناخی توشەی بڕیار دەلانی ئاخۆم تاچی بێناخی پایەداری بێ و نەناڵی بۆم خۆش وەک گوڵە باخی پایەداری بێ و نەناڵی بۆم خۆش وەک گوڵە باخی